ئەمڕۆ وەکو گروپی شاخەوانی ڕواندز هەڵساین بە هەڵمەتێکی نەمامچاندن لە سروشت بۆ ئەوەی یادەکە جوانتر بکەین لە ڕۆژی جیهانی شاخەوانی هەڵساین بەم هەڵمەتە و هەروەها هەڵمەتێکی تریشمان ئەوە بوو چەند کەوێکمان هێناو لە سروش ئازادمانکردن بۆ ئەوەی مانایەکی جوانتر بە ژیان ببەخشین و سروشتەکەمان جوانتر بێ. مەبەستی ئێمە لە ئازادکردنی کەوەکان و ناشنی ئەم دارانە جوانکردنی سروشتی کوردستان و پەیامێکی تر بگەێنین بە کۆمەڵگا کە ئەویش پەیامێکی جوانتر بێ کە شاخەوانان ئەو هەڵمەتیان بەرپا کردووە. محەممەد